ئەم وڵاتە بێساحب و ساحیبی نییە کە ئێستا شتێکی ناوی حکوومەتە ئەوە ئەسڵینە حکوومەت نییە حکوومەتە بۆ گیان فەقیر و هەژار حکوومەتە بۆ گیان معاش بڕین حکوومەتە بۆ کۆمەڵێ شتی خراپ بۆ گەندەڵی بۆ دزی بۆ ڕاوڕبووان ئەجنا ئەگەر حکوومەتی حکوومەت بێ و ئەمن و ئاسایشێکمان هەبێ بەڕێوەپێکی چۆن خەڵک بە ڕۆژی نیوەڕۆ بتوانێت تێکۆشەرێکی ئاوا لە بەردەم دوکانەکە بە ڕۆژی نیوەڕۆ بیکوژێ یعنی ئەوە شتێکە ئینکار دوای جا تورک حەزەکەم بزانی ئەڵێ یەک گوند هەبێ لە باشووری ئەفریقا ناوی دەوڵەتی کورد بێ من دژم ئەنی تر بێ خود خۆی تێبگا کە دژی هەموو گەلی کووردە بە هەموو چین و توێژەکانەوە یخۆ بێستانانەین پێشمەگەنین هەموو شووتی و کاڵک بوو ترۆزی بوو خەیار بوو بەردومانی کرد بوو کونەماسی خۆ سەیرانگایە خۆ پێشمەگەی لێنم لەبەر ئەوە چاوەڕوانی هیچ شتێکی باشە لە تورک و عەجەم دەردی شاعیرەکاڵێ مەکەن بەڵام ئێمە کورد بەمە لە ناو ناچێ یعنی کورد بە دوو کەس و دە کەس و ئەوە هەواڵاپۆ گیراوە پەکە گەورەتر بووە لەبەر ئەوە تازە ئەبێت تورک ئللا بێت ژێر باری دانوستان و توێژ ئەجنا لەم شار و لەو شار دوان اختیال کا و تورێ بکە بەوە نە کورد لە ناوە چێ نەپەکە نە کوردستان وەڵڵا کاکە ئەبێت تۆ جارێ ئەبێ ناوماڵی خۆیان ڕێخن خۆ تۆ لەمن باشتر ئەزانی ئێستاکەوتە ئەوە حاڵی پارتیوێکێتیە و حاڵی ناو ماڵێکێتیە کەس بە کەس نێ لەبەرەوە ئەمانە خۆیان ڕێخن و خۆمان بتەو بین ئەڵێ برا لە پشت برا بێ مەگەر قەزا لای خوا بێ لەبەرەوە من کاتا خۆمان یەکگرتوو نەبین و بەربەرەڵا بین و کەس بە کەس نەبێ و ماڵی بێساحەبێ لەمە خراپترمان تووشە بێ لەبەرەوە بێ ناوماڵی خۆمان ڕێخێن و کورد هەمووی یەک بێ و جارێتتر ڕێگە نەدەین ئێران و توران زەفەرمان پێبەرن ئاخر جار نابێ و ئەمە وەڵجاری ژنێ و شتی تریشە بێ و زۆر و باشش چووکم تازە حەزەکەم بزانی ناوماڵی کوردیان وا تێکداوە بە ئیسراحەت میت و ئیطلاعات تراتێنی تاکەین تر ئەبێ چۆن ئەم حکوومەتە بێت لەوان پرسی چۆن ئەتوانن خۆیان ڕێخن خۆیان زەبتکەن جارێتتر کارەساتی وا ڕوونەوە تر ئەبێ خۆمان ناوماڵی خۆمان ڕێخین چیتر دەرفەت نەدەین جارێکی دوژمنەکانمان بێن لێرە خەڵکە تێکۆشتەرەکانمان تیرۆر بکەن ئەمە یەکەم جار نابێ و ئەمە ئەخیر جاریش نابێ ئەبێ بەڕاستی هەموو برادران و خەڵک و برادرانی پێکەکە هەموو حیزبەکان دیموکرات کۆمەڵە بێ هەمویان وریای خۆیان بن چووکم بەڕاستی ئەم شارە و ئەم وڵاتە بۆ بە وڵاتێکی پاشاگەردانی بێ حاکمی تیانە دەوڵەتی تیانە حکوومەتی تیانە حکوومەت بەس خەریکی کاسبی و نەوت فرۆشتن و ئەو شتانەیە کە خۆتان ڕۆژانە ئەیان بینن لەبەرەوە بێ هەرکەس ئاگای لە ناوماڵی خۆی بێ بەتەما بن حکوومەت ئەو خەڵکانە دەستگیرکە ئەوانی کە بەچەخۆ لە دکتۆرینیاندا لە ناو سلێمانیا غالیب خۆ گیران و ئاشکرا بوو سێ کەس بوو ناوانەیە لەبەر ئەوە چاوەڕێ ئەوە مەکەن کەسێک هەبێ دیفاعتان لێ بکە وریایتان ئەبێ بۆ خۆمان وریایی خۆمان بکەین ئەوە دیارە دوژمنەکانمان ئێرە ئەطلاعات و میت ئەی با بەڕێوەی ترەوە حکوومەت نای با بەڕێوە ڕاستە شتێکی ناوی حکوومەت بەڵام ناوەڕۆکی نییە لەبەرەوە دووبارە هیوادارم چیتر شەیدی وامان نێتە پێش و کارەساتی وا ڕوومان تێنەکا و بۆ خۆمان وریای خۆمان بین و هەزار سڵاو لە گیانی ئەم شەیدە قارەمانش